کە باس لە نوێخوازی لە شێعر و ئەدەبیاتی کوردی دەکرێت ڕاستەوخۆ ناوی شێخ نووری شێخ ساڵح، گۆران، ڕەشید نەجیب و پیرەمێرد دێنە سەر زوبان. شێخ نووری شێخ ساڵح لە سەرەتاکانی سەدەی 20دا نوێخوازی و نوێگەری هێناوەتە ناو ئەدەب و شێعری کوردیەوە. هەندێک لە شارەزایان و ئەدیبان پێیان وایە ئەو نوێگەریە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەدەبیاتی تورکی و گۆڤاری سەروەتی فنون کە تۆفیق فیکرەت و جەناب شێخ بەهائەدین سەرنووسەری بوون و کاریگەریان لەسەر شێخ نووری داناوە بە جۆرێک کە دوو منداڵی خۆی بە ناوی ئەو دوو نووسەرەوە ناوە. کاریگەریە لەسەر شێخ نووری شێخ ساڵح دروست دەبێ و ئابێتە هۆی ئەوەی کە لە بواری شیعرە تا ئاستیشی گەورە بتوانێت نوێگەری لە شێعری کوردیا کات. و ئەم کاریگەریەوەی کردووە کە ژمارەیەکی زۆر شێعری ئەوان وەربژێڕێتە سەر زمانی کوردی و هەروە خۆیشی لەسەر ئەو شێوازە شێعر بنووسێ. شێخ نووری هەر لە تەمەنی لاوێتیەوە خەریکی نووسین بووە و بەرهەمێکی زۆری لە دوای خۆی بەجێهێشتووە، بەڵام بە وتەی ئەدیب و نووسەران شێخ نووری نەیویستووە بەرهەمەکانی چاپ بکرێن. ئەو شاعرە لە سەردەمی خۆیدا بە پێشەنگی ئەدەب و شێعری کوردی ناسراوە و ڕۆژنامەنووسێکی چالاکیش بووە. لە دوای 57 ساڵ لە کۆچی دوایی ئەو شاعرە بۆ یەکەمین جار لە شاری سلێمانی یادی کرایەوە کە بە بڕوای کەسوکار و نووسەر و ڕۆشنبیران دەبوایە ساڵانە یادی ئەو شاعرە بکرایەتەوە، چونکە ڕۆڵێکی کاریگەری لە گەشەپێدان و نوێکردنەوەی ئەدەبیاتی کوردیدا هەبووە. ئەمە یەکەمی ساڵەکە بۆ بکرێت لەبەر ئەو شاعرێکی زۆر گەورەش بووە. تەمەنای ئەومە کرد کە هەموو ساڵی یادی بکرێتەوە لە هەموو بۆنەیەکان لە تەلەڤیزیۆنەکانە و لە حەزی تەلەڤیزیۆنەکان بە ئێوەشەوە شاعیرەکان ئەنووسرا ناوی باوکمیتیانە بۆ مەگەر چۆنها، یعنی تعجب مەکرد. بۆچی؟ چونکە شێخ نووری شێخ ساڵح مڵکی ئەم میلەتەیە نەک مڵکی من. لە سەدەی 20 لە سەردەمی شێخ نووریدا شەپۆلی بیری ناسیۆنالیستی نوێخوازی لە ئەدەبیات سەری هەڵداوە و ئەدەبیاتی کوردی لە قۆناغێکی هەستیاردا بووە. هاتنی ئەم شەپۆلە نوێخوازیەش کاریگەری بیری نەتەوایەتی لەسەر شێخ نووری و بەرهەمەکانی بەجێ هێشتووە. زۆربەی نووسەرەکان و شاعیرەکان دەوریەی شێخ مەحموودیان گرتو و تەییدیانی کرد و یەکێ لەوانەی شێخ نووری شێخ ساڵح بوو کە لە شاعیرەکانیان زۆر پێ لەسەر ئەوە داگرێ و نامە ئەنێرێ بۆ عوسبەت الئومەم و لەگەڵ شێخ مەحموود قسەکە و لە ڕۆژنامە و گۆڤارە ڕەسمیەکانە کە دەنگی شێخ مەحموود شۆڕشەکەی بوو ئەم زۆر ئەنووسێت و هەروەها سەرپەرشتی کارەکانی ژەکات. شێخ نووری شێخ ساڵح لە ساڵی 1996 لە شاری سلێمانی لەدایک بووە و زۆربەی تەمەنی لەو شارەدا بەسەر بردووە. جگە لە زمانی کوردی بە زمانەکانی فارسی و تورکی شێعری نووسیوە. لە سەردەمی مەلیک مەحمووددا شێخ نووری سەرنووسەری بانگی کوردستان بووە و خاوەن ئیمتیازی ڕۆژنامەی ڕۆژی کوردستان بووە. شێخ نووری لە ساڵی 1950دا بەهۆی نەخۆشیەوە لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە و دیوانێکی شێعری لە ساڵی 1970دا بڵاو کراوەتەوە. وەستانێکە کانی و ئاوەکانی چەشمەیی کەوسەر هەتا چاو بەڕەکە هەر لارەزارە هەر چەمەنزارە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.